مابەسە لە تونسا پارتی ڕابوونی ئیسلامی لە وڵاتە زۆرینی پەرلەمانی بەدەستهێنا و لە مسریشە ئیخوان موسلیمین بە هەمان شێوە. تۆ داهاتووی تونس و میسر لە سایەی گەشەسەندنی هێزە ئیسلامیەکان و چوونیان بۆ سەر دەسەڵات لە وڵاتانەیە چۆنە بینی؟ پێت وایە توانن ئەو ئامانجانە بێن نەدیکە لە سەردەمی ئۆپۆزیسیۆن بوونیاندا بانگەشیان بۆ کرد؟ بەڵێ بۆچی ناتوانن؟ یعنی غەنووشی دیموکراسیە لە هەموو وڵاتێکی تر دیموکراسی تر، یعنی لەمە بەستم لە وڵاتانی شەرقە. کابرای ئیسلامی خۆ باوەڕی نییە وەکو عەلمانیەوە هەموو زیندانانە بکاتەوە ئاوا بە تۆپ بینێ بە خەڵکەوە 42,000 کەس بکوژێ لە حەمایە بە 29 ڕۆژ. خۆ کابرای ئیسلامی لە خوا ترسێ ئەوەندە هەر ناکە. دوای ئیسلامی بە درێژایی تاریخی خۆی کەس گەندەڵی لێ نەدیوە بڵێ وەڵا ئەمە دزی و جەردەیی و عەمالەت و خۆفرۆشتنیان کردو. ئیخوان مسلمینی میسر ساڵەهای ساڵە لەژێر زەختان لە 1928ەوە دروست بوونەوە ئێستا 2000 ئەوەندەیە بزانین فەرموو ئەوان کێوەکو ئەوان تەحەمولی کردو. باشە و زمانەی ئیخوان مسلمین دروست بوو حیزبی وەفد دەسەڵاتی هەبوو وڵاتیە بەربەڕێوە. ئەیکوا حیزبی وەفد، ئەیکوا ناسری، ئەیکوا حیزبی عەمەل، ئەیکوا ئەحرار، ئەیکوا ئەم هەموو لیبراڵانەی کە دروست بوون. ئەی بۆ ئێستا خەڵک محتاجی محەممەد بەرادیعیە بهێنێتە پێشوو. نا لەبەرەوە ڕەسەنێتیەکە لەگەڵ ئیسلامیەکانایە. دوای غەربی ژەزانە پارێزگاری مەساڵحی خۆی ناتوانێت ئاوا بکە. ئۆباما وەختێک کەوتی ئێمە بۆ 100 ساڵی تریش پێویستیمان بە شەرق الأوسەط و مەساڵحمان لەوەیە، یعنی کورت و مختصر هەم خیتابە بۆ ئیسرائیل هەم بۆ ئێران شێوەی تەعامل لەگەڵ ئیسلامیەکان کە ئێمە ئەگەر بێت و ئەم تەعاملە لەگەڵ ئیسلامیەکانان نەکەین بەرەی قاعیدە بە قووەترە بێ 11 سەپتەمبەرەکان تکرارە بنەوە. و دیسان ئەگەر بێت و بەم شێوە ئێمە ڕێگایان نەدەین بێنێتە سەر حکم، خۆیان دێنە سەر حکم و پەیوەندەکە لەگەڵ ئێران ئابەستن ئەو کات. ئەو کاتە جەبهەی ئیسلامیەکە گەورەترەکەن. بەڵام ئێستا غەنووشی هیچ پەیوەندیەکی بە ئێرانەوە نییە. مامەسا و قبوڵیشی کردو کابرایەک لە حیزبی شیوعی بێ بەوە ڕئیس جمهور.